کۆرسی فێرکاری PHP سەرەتایی وانی شەشەم Global Variables لە وانی پێشودا باسی ڤاریبڵەکانمان کرد کە چین و چۆن کار دەکەن. ئەو ڤاریبڵانەی کە باسمان کردن پێیان دەوترێت لۆکەڵ واتە نێوخۆین. جۆریش ترمان هەیە لە ڤاریبڵ پێی ئەوترێت گلۆبال. با بزانین گلۆبال چییە. لێرەدا فەنکشنێکمان هەیە بۆ نمونە. دواتر باسی فەنکشن دەکەن کە چییە. گۆڕاوێکی تایە بە ناوی x کە نرخێک لە خۆگرێت. باشان بانی فەنکشنەکە دەکەین بەم شێوازە. ئەگەر بمانەوێت لە دەرەوە داخڵی ئەو گۆڕاوی ئەکسە ببین ناتوانین بەم شێوازە داخڵی بین. بۆ نمونە یەکۆی گۆڕاوی ئەکس دەکەین دەبینی ئیرۆرمانەداتێک کە ئەڵێ ڤاریبڵەکە undefined واتە پێناسە نەکراوە. بۆ ئەوەی کە داخڵی ئەم ڤاریبڵە ببین لە ناو فەنکشنەکەدا پێویستە بیکەین بە گلۆبال لەم شێوەیە. دەنووسین گلۆبال پاشان ڤاریبڵەکە و سیمیکۆڵن دادەنین بەم شێوازە کار دەکات.